بۆی خۆی گەورە ئەمر بە موسا و بە هاڕونەکە فەرمێ وەجعەلوو بیوتەکم قیبلە وەئەقیموا الصەلاة ماڵەکانتان کن بە مزگەوت و نوێژ بکەن واتە ماڵەکانیش بکەن بەڵێ لە سەدەمی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم ئەبوبەکر لە ناو مەککەیایە شوێنێکی لە ماڵەکەی جا کردبووە کردووی بە مزگەوت نوێژی تیا کرد و قورئانی تیا خوێن خەڵکە چوون لە دەوری کۆوا بوونەوە الله عینەن ماڵەکانی یعنی ئەبێ لە هەموو ماڵێکا مزگەوت هەبێ بەڵێ یعنی مامۆستا مزگەوتەکە مهمترە لە ماڵەکە بەڵێ ئەی بۆ خۆمانەڵین هەتا ماڵ وەستا بێ مزگەوت حرامە لەبەرەوەی حاڵی نەبووین لە دەوری مزگەوت بۆیە بینی منداڵەکانمان بۆ ئاقارەی ئاڕۆن کاڕۆن لەبەرەوەی کە ماڵەکانمان دەوری پەرستش و عیبادەتی تیا نییە